دوێنێ ئێمە لە میانەی دەنگداندا باسی ئەومان کرد لە بەیانیەوە ڕۆژی ئەوە دێ کە لایەنە سیاسیەکان بە یەکۆ دابنیشن بۆ بەراوردکردنی پرۆگرامی لایەنە سیاسی کوردستانیەکان و هەوڵدان هەڵێنجانی باشترین بڕگە و باشترین شێوەی چارەسەر بۆ ئەوەی ببێ بە بەشێک لە بەرنامەی کاری هاوبەشی هەموو لایەنە سیاسیەکان و لەسەر ئەساسی ئەو بەرنامەی هاوبەش لایەنە سیاسیەکان ڕووبکەنە بەغدا و گفتوگۆ لەگەڵ عێراق بۆ ڕازیکردنی عێراق پابەند بێ بە دەستوری عێراق و ئێمەش خۆمان لە ڕێگای دەستور بتوانین کێشەکانمان چارەسەر بکەین چونکە مەستەرە و مقیاس بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوەمانمان هەر دەستورە و هەر دەستوریش دەمینێت. وتمان سەرکەوتنی کورد و سڕی سەرکەوتنی کورد حکمەتی سەرکەوتنی کورد لە یەکڕێزی کوردستانیەکاندایە هەموو لایەنە سیاسیەکان بەیەکۆ. لە دوێنێەوە بەداخەوە هێڵایەک دەستی پێکردووە و هەم باسی تەزویر و تەزویرکاری و حملەیەکی زالمانە لەسەر سلێمانی هەیە. ئەو حملەی لایەنە سیاسیەکان نییە، حملەی دەستگایەکی سێبەرە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە خۆیان لە کەرکووکیش کاندی نین بایکۆتیان کردێ بەڵام بەشداری دەکەن لەو حملەیە. ئێمە تێناگەین ئەو فرمێسکە تیمساحیە بۆچی و لە هەمان کاتدا ئەگەر کێشەیەکی فەنی ئامێرەکانە ئێمە پێمان وایە ئەو کێشە لە کوتیش هەیە، لە عەمارەش هەیە، لە نەجەفش هەیە، لە کەربەلاش هەیە، لە مووسڵ بە زۆری هەیە، لە دهۆکیش هەیە، لە هەولێر و کەرکووک و سلێمانیش هەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی داوای کردووە تەقازای کردووە پێداچوونەوەیەک یا هەر ئیجراعاتێک بۆ دڵنەوایی لایەنە سیاسیەکان بکرێ لە سەرتاسەری عێراق چونکە ئەو کێشەیەکی سەرتاسەری عێراقیە. ئەوەی کە پێی وایە بەس لە سلێمانی کراوە لە جێیتر نەکراوە ئەوە دەبێت لە تەکنیک شتێک تێنەگەیشت بێ نەشزانێ ئەو ئامێرانە چین. ئەو ئامێرانە سیستێمێکی متەکاملە دەستکاری بکرێ ئەوەی ئەوان دەڵێن ئەگەر هاک بکرێ هاک بکرێ ئەوە فەیسبووکی زەلامێک نێت تا هاک بکرێ، سیستێمێکە کە هەموو بەیاناتەکانی پەیوەندی بە هەڵبژاردنەیە پێوە بەستراوە. بۆیە ئەگەر وایە ئەمە سیستێمە لە بە تەواوی مەشاکلی هەیە و مەشاکلی مشکلەیەکی گشتیە تەنها لایەنێک و تەنها شارێک و تەنها گەڕەچێک ناگرێتەوە. بۆیە من پێم وایە پێش ئەوەی ئینسان بڕیارێک بدە پێش ئەوەی قسەیەک پێ لێی بکۆڵێتەوە. ئێمە خۆمان بێمنەتین لەوەی کە لە کێ گومان دەکرێ و لەو سیستێمە لە سەرتاسەری عێراق لێ بکۆڵدرێتەوە هیچ مانیعمان نییە. بەڵام پەنجەی تۆمەت بۆ یەکێتی نیشتیمانی درێژ بکرێ ئەو پەنجەیە ببڕدرێ باشە، لێش قبولیش ناکەین، ڕەتی دەکەینەوە. بێزەوقی سیاسیە، بێپرەنسیپی سیاسیە. ئەگەر لە ڕووی فەنیەوە شتێک ممکن نەبی تەنها بۆ ناوبەتکردن. ئێستا جاری یەکەم هەوڵی ئەوە درا کەرکووک داگیر کراوە کەرکووک. ئێستا لە کەرکووک یەکێتی نیشتیمانی دەنگێکی زۆر دینی. ئێ باشە بۆ تەحەموڵ ناکردن برن ئێمە شەهامەتمان نەیە و ئینین و ئێمە بە هەڵەدا چووین خەڵکی کەرکووک دەنگەدا و ئەو لایەنانەی کە پێیان وابوو یەکێتی نیشتیمانی تر وردە هەڵەوەرێ و خەریکی ئەوان فاتحەی لەسەر بخوێنن. ئێستا بە هەڵە دەرچوون بابە ئێمەش جاروێ بە هەڵە دەرەچین چی تێدا بە هەڵە دەرچوون بە هەڵە تەقدیراتیان کرد و ئەو هەڵانەیە تووشی کۆسپی گەورەیان دەکات تووشی نوسکە و ساتمەی گەورەیان دەکات. پێویستە ئێستا باشتر وایە ئێستا بڵێن لە جیاتی ئەوەی پیرۆزبایی لە یەکێتیکەن هاوپەیمان و هاوسەنگەریانە خەریکە هەر کەسە ڕاستە خۆی بارە کەچەکە خۆی بێژێ دەوێت ڕاست کاتەوە. ئەم پرۆپاگەندەیە سەرتاپا ئێمە ڕەت دەکەینەوە. یەک ڕقم دوو ئێمە لەگەر هەموو لایەنەکان هاوکارە بین سەرتاسەری عێراق لەم سیستێمە بکۆڵدرێتەوە و جارێکتر بۆ دڵنەوەی خەڵکی عێراق بە هەر شێوەیەکی بە مناسبی دەزانن دڵنەوەی خەڵک بدرێتەوە و چارەسەر پێ ئەو کێشانە. سێیەم ئێمە پێمان وایە
تەبیعی بۆ ئێمەش لە مووسڵ و بۆ ئێمەش لە دهۆک و لە هەولێر ئەکید ئەو ژمارەی کە هاتووە ژمارەیەک نییە کە ئێمە ڕازی بکە بەڵام ئێمە ئەو هەیە عینی گلەیمان هەیە عین ناڕەزاییمان هەیە بەڵام ئێمە ناتوینە و پرۆپاگەندە و خەڵک وەزعی هەرێم بۆگەن بکەین و هەوڵی ئەوە بدەین ڕق و چینەی دەیان ساڵی خۆمان ئێستا لە هەڵبژاردنێک و لەسەر زانیاری ناڕاست هەڵڕێژ بۆیە من تکام لە هۆکانی ڕاگەیاندنە هۆکانی ڕاگەیاندنە و مەسەلانەوە خۆی بجێڕنەوە بەڵێ یەکێتی نیشتمانی شەکوای هەیە لە زۆر جێگا و ئەو شەکوایانە ئەنجامی دەبی و لێژنە هەیە ئەو لێژنەیە دێ بۆ لێکۆڵنەوە بەڵام یەکێتی وەکوتم پێ نابێ لە ڕووی هوەریەوە شتێک کە ممکن نابی تەنها بۆ شکاندنی یەکێتی ناوزڕانی یەکێتی ئەنواعی پرۆپاگەندە بکرێت لە ڕێگای ڕاگەیاندنی سێبەر کە ئەمە کارێکی خراپە